سەتڕۆشتێپەر بوو لەو کاتەوەی چەکدارانی حەماس هێرشێکی تیرۆریستیان دەست پێ کرد بۆ ناو ئیسرائیل و بۆ هۆی کوژرانی 1200 کەس و ڕیفاندنی نزیکەی 240 کەسی دیکە. بەلایەن کەمەوە 105 لەوانە ئازاد کراون لەوەتی هێرشەکەی حوتیمانی دەوە و بەڵام زۆربەیان هێشتا دەستگیر کراون و خۆشەویستەکانیان بیریان دەکەن. زندانی کراو بەبێ خواردن، بەبێ ڕۆناکی، بەبێ ئاو، بەبێ هیچ مەرجێکی مرۆیی. بەپێی ئامەریکانی وەزاری تەندروستی حەماس لە غەزە لە دەرئەنجامی ئۆپراسیۆنە سەربازی ئاسمانی و زەمینەکانی ئیسرائیل لە غەزە کە ئامانجیان لە ناوبردنی ئەو گروپە چەکداریە و بۆ تەهۆی کوژرانی 24,000 فەڵەستینی کە ڕێژەیەکی زۆریان ژن و منداڵن، زیاتر لە 185 دانیشتوانی غەزە کە 2,300,000 کەسن ئاوارە بوون، لە نێوانیاندا هیبە بەکر کە دووگیانێکی 6 مانگن. دووگیانم نیگەرانم لە وادەی لەدایک بوونی منداڵەکەم. لەکوێ منداڵەکەم لەدایک ببێت؟ ئەخۆ لە کاتی لەدایک بوونی چۆن مامەڵەم لەگەڵدا بکەن؟ لە ڤاتیکانەوە بابا فرانسیس داواکاریەکانی بۆ ئاشتی دووپات کردەوە. جەنگ خۆی تاوانێکی دژی مرۆڤایەتیە. خەڵک پێویستیان بە ئاشتیە. جیهان پێویستی بە ئاشتیە. خۆپیشاندانەکان لە ڕۆما، لە لەندەن، واشنگتن لە کۆتایی هەفتەدا داوای کۆتایی هێنانیان بە جەنگەکە دەکرد. بەڵام سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین نێتانیاهو ملکەچی فشارەکانی خەڵقی نابێتەوە. لە ئێستادا ئەوەی یەکم جار دێت ئەوەیە کە خەرجەکانی جەنگەکە دابین بکەین و ڕێگەمان پێ بدات لەم ساڵی داهاتووەدا جەنگەکە ئەنجام بدەین و تەواوی بکەین کە بریتین لە ناوبردنی حەماس و گەڕانەوەی بارمتەکانمان. ڕۆژی شەممە ئوسامە حەمدان بەرپرسێکی باڵای حەماس کە لەلایەن ئەمریکاوە بە گروپێکی تیرۆریستی ناودێر کراوە وتی بارمتەکان چاودێری دەکرێن. هەروەها ئاماژەی بەڕێکەوتنیە کرد کە ئیسرائیل دەڵێت لەگەڵ قەتەردا نێوەندگیری کردووە بۆ گەیاندنی دەرمان بۆ بارمتەکان. يعني لا تخفى على أحد في بعدها الأمني. ئێمە بە پەرۆشین بۆ چارەسەرکردنیان، بەڵام بە هەر دەرمانێک کە بەردەست بێت بۆ خەڵکەکەمان چارەسەریان نەکەین. لێردا سوپاسی براکانمان دەکەین لە قەتەر کە دەست پێشخەریان کرد بۆ ناردنی دەرمان. لەم دەمەی تاکو ئیستا کۆتایی هاتنی شەڕەکە دیار نییە. خۆپیشاندەران لە تەل-ئەڤیڤ بۆ ماوەی 100 شرکە بێدەن بوون. ئەمەش ژمارەی ئەو ڕۆژانەیە کە بارمتەکان بەدیل گیراون. هەروەها ڕاگررتنی چالاکیەکانی مەدەنی و بازرگانی لەلایەن فدراسیۆنی یەکێتی کرێکەرانی ئیسرائیلیەوە ڕاگەندرا وەک پێوەرێکی ڕێزدێنان بۆ جەنگەکە. شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکە بالدیراس ئیگلیسیاس دەنی ئەمریکا واشنگتن.